ئازیزانم خۆش هاتنەوە بۆ چاوی واشنگتن. ڕۆژی 12 مانگی 5 وەها بڕیارە عێراقیەکان بچنە سەر سندوقەکانی دەنگدان بۆ هەڵبژاردننی نوێنەرانیان لە پەرلەمانی عێراقدا و دواتریش پەرلەمان دەنگ لەسەر حکوومەتی نوێی وڵاتەکە و هەروەها دەنگیش لەسەر دیاریکردنی پۆستی سەرۆکی عێراق دەدات. هاوکاتی هەر هەڵبژاردنێکیش ئەو پرسیارە دەکرێت ئایا هەڵبژاردن گۆڕانکاری بەدوای خۆیدا دێنێت؟ ئەندامێکی ئەم خولەی پەرلەمان بۆ وەڵامی ئەو پرسیارە گەشتبین نییە. I'm not actually optimistic about the result of the next election. گەشتبین نیم بە ئەنجامەکانی هەڵبژاردننی عێراق لەو ڕوانگەیەوەی کۆتایی بێنێت بە شەڕی ئاینزایی لە وڵاتەکەدا، چونکە هێشتاش بیرکردنەوە و شێوازی بەڕێوەبردننی عێراق لەلایەن زۆرایەتی شیعەکانەوە لەسەر پرەنسیپی تۆڵەکردنەوە لە سونەکانە. ئەمە بێ لەوەی حەشدێکی زۆری شعبیان هێناوەتە ناو هەڵبژاردنەوە، هەر بۆیە پێم وانییە ڕەوشەکە باشتر بێت بەڵکو زۆر خراپتر دەبێت. یەکێک لەو بابەتە مشتومڕ لە سەرانەی لەم هەڵبژاردنەی عێراقدا هەیە بەشداری هێزە چەکدارەکانی حەشدی شعبی شیعەکانە، بەڵام بربژارەکانی حەشدی شعبی جەخت دەکەنەوە لەوەی ئەرکەکانیان هەر لە شەڕی دژی تێرۆریستانی دەوڵەتی ئیسلامیدا سنووردار نییە. نجحنا في مواجهة داعش سەرکەوتوو بووین لە بەرەنگاربوونەوەی داعشدا، خۆبەخشیمان کرد بۆ شەڕی داعش، بەڵام بەڕاستی ئەمە خۆمان سیاسین، لە ڕاستیدا جارێکی تریش جەخت لە ڕۆڵی خۆمان دەکەینەوە بۆ بەرەنگاربوونەوەی گەندەڵی و بەهێزکردنی پرۆسەی سیاسی و پێکێنانی حکوومەتێک جێ ڕەزامەندی گەلی عێراق بێت. چاوی واشنگتن بۆ بابەتی ئەم ڕۆی میوانداری دەیڤد سدنی دەکات. دەیڤد ئەندامی باڵایە لە نێوەندی توێژینەوەی استراتیژی و نێو نەتەوەیی. دەیڤد سەرەتا زۆر سپاس دەکەم بۆ ئامادەبوونت. یەکەمین پرسیاریشم ئەوەیە شتێکی جیاواز لەم هەڵبژاردنەی مانگی پێنجدا کە دەکرێت بەشداری هێزی حەشدی شعبی شیعەکانە بە شێوەیەکی فەرمی لە هەڵبژاردندا. بەڕای جەنابەت ئەمە لە بەرژەوەندی عێراقە؟ پێم وایە هەمیشە بەرژەوەندی لەوەدایە خەڵکێکی زۆر بەشداری لە هەڵبژاردندا بکەن وەک لە ژمارەیەکی کەم. بەشداریەکی چالاکانی ئەو لایەنانە و ئەو تاکە کەسانەی لە ڕیزی لەشکردان لەم هەڵبژاردنەی عێراقدا دەستەبژێرێکی نوێ دەخاتە پرۆسەی سیاسی عێراقەوە کە پێشتر نەبووە، لەگەڵ ئەوەی کە پێدەچێت بەشداریەکی کەم هەبێت لە ناوچە سونە نشینەکاندا. هەر بۆیە زۆر پێدەچێت ئەو هێزانە لە پرسیارەکەتدا ئاماژەت پێکردن ڕۆڵێکی سەرەکی ببینن پاش ئەوەی هەڵبژاردن تەواو دەبێت. عێراق لە ساڵی 2003ەوە گیرۆدەی قەیرانێکی ئاینزایی ئێجگار بەهێزە بە شێوەیە کە خوێنێکی زۆری لەبەر ڕژاوە. جا پرسیارەکە ئەوەیە گەر حەشدی شعبی بچێتە ناو پرۆسەی سیاسی عێراقەوە وەکو هێزێکی چەکداری شیعەکان، قەیرانی ئاینزایی چی لێ بەسەردێ؟ بەڵێ شیانی هەیە قەیرانی ئاینزایی خراپتر ببێت ئەگەر بێت و ئەنجامەکانی ئەم هەڵبژاردنە نوێیە ئەو خەڵکانە بێنێتە پێش کە جەخت لە کارنامەی ئاینزایی دەکەنەوە. ئاستەنگێکی زۆر گەورە دەبێت بۆ لایەنەکان یان هەرچ لایەنێک بێت کە بتوانێت دانوستانەکانی قۆناغی پاش هەڵبژاردن بڕێوەبەرێت بە شێوەیە کە پەرە بە ئاڵۆزی ئاینزایەکان نەدات. کێشە و گرفت هەن و دێنە ئاراوە لە ڕوانگەی ئەو هێزانەی باست کردن، چونکە لەوانەیە زۆرێک لە ئەندامانی پێکهاتەیەکی ئاینی بایکۆتی دەنگدانەکەی مانگی 5 بکەن. ئەگەرچی هێشتا ڕوون نییە ئەنجامەکان چۆن دەبن و ئایا ئەوانی هەڵبژاردن دەبنەوە لەو کەسانن کە دابەشبوونە ئاینزایەکە کەم دەکەنەوە یان زیاتر برە و بە دابەشبوونە ئاینزایەکە دەدەن. بەڕای جەنابێ شیعەکانی عێراق پێویستیان بەوە بوو کە حەشدی شعبی بخەنە پرۆسەی هەڵبژاردن و پرۆسەی سیاسی لە عێراقدا چه پێویستێکیان بە کەسێکی لەشکری هەیە وەکو هادی العامری یا وەکو ئەبوو مهندس و ئەو کەسانە؟ دەزانی هەتا ئێستا و بەپێی ئەوەی بینیومانە و ئەوەیشی کە دەگوترێت پێدەچێت وەک دەڵێن خواستیان هەیە بۆ کارکردن بۆ پێکێنانی حکوومەتێک کە زیاتر بۆ دڵنەواییدانەوە بێت، بەڵام هەر چۆنێک بێت پاشخانەکانیان و تۆمارەکانیان و هەندێک لەو شتانەی لایەنگرەکانیان دەیڵێن هۆکارن
تا گومانت لەلا دروست ببێت. جا بەڕاستی نیگەرانیەکی زۆر هەیە کە بەشداری ئەوانە لەم هەڵبژاردناندا کە زۆر پێدەچێت سەرکەوتوش بن لە هەڵبژاردندا دابەشبوونە ئاینزایەکە خراپتر دەکات. بەڵام با ئەوەش بڵێم کە دەگوترێت ئەمە شیانی هەیە ینی بەو مانایە نییە ڕوودەدات. بەڕاستی پێم وایە ئەمە دەکەوێتە سەر دوولایەن ئەو هێزە نوێیانەی دەچنە هەڵبژاردنەوە و هەروەهاش ئەو خەڵکەی پێشتر لەم پرۆسەیەدا بوون تا پێکەوە کار بکەن بۆ کەمکردنەوەی شیانەکانی قەیرانی ئاینزایی و ئەگەر ئاواژ نەکەن ئەوە عێراق لە پاش هەڵبژاردنەوە دەکەوێتە ڕەوشێکی خراپەوە وەک لەوەی بەرەو باشتر بڕوات. بەڕای جەناب وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا دەتوانێت چ ڕۆڵێک ببین لێرەدا بۆ ڕێککردنەوەی پرۆسی سیاسی لە عێراقدا و دوورخستنەوەی لە قەیرانی ئاینزایی وەکو تۆ خۆشت دەزانی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا گەورەترین باڵیۆزخانەی لە جیهاندا لە وڵاتی عێراق. من نایبینم وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا هیچ ڕۆڵێکی هەبێت لە لایەنگیریکردن یان دژایەتیکردنی ئەو لایەن و پارتە سیاسیانەی بەشدارن لە هەڵبژاردندا. بەڕەچاوکردنی ڕەوشە سیاسەکەی ئێستای واشنگتن پێم وانییە سەرنجێکی ئەوتۆ لەسەر هەڵبژاردنەکانی عێراق هەبێت لێرە لە واشنگتن و ئەمەش بە شتێکی خراپ دەزانم و پێویستە سەرنجێکی باشی بدرێتێ دەشێت هۆکاری شەبن بۆ ئەم کەمی سەرنجدانە. چونکە تا ئێستا کە لەم بەرنمەیەدا قسە دەکەم پۆستی وەزیر بۆ وەزارەتی دەرەوەی ئەمریکا یەک لا نەکراوەتەوە هەرچەندە کۆشکی سپی دەتوانێت لە ئێستادا ڕۆڵێکی بەرچاوی کاریگەر بژێرێت هەرچەندە لەوانەشە لە ڕەهەندێکەوە ئەمە باش بێت ینی ئەو ڕەهەندەی کە ئیتر کاتیەتی عێراقیەکان خۆیان ڕێگەکان بدۆزنەوە بۆ فەرمانڕەوایەتی کردنی خۆیان و بگەنە ڕێکەوتن لە نێو خۆیاندا هەر بۆیە بۆ خۆم پێم وایە کەمبوونەوەی ڕۆڵی ئەمریکا باشترە بۆ عێراقیەکان. من حەز دەکەم لەسەرەوە پرسیار لێ بکەم کە باسیەوە دەکەی دەڵی پێویستە ڕێبەرانی عێراق خۆیان وڵاتەکە بەڕێوە بەرن. دەیڤد کێشە هەرێک گەورەکە لەوەدایە کە لایەنە عێراقیەکان تەنانەت لەسەر چۆنێتی بەڕێوەبردننی وڵاتەکە ناکۆکن. بەڵێ جیاوازەکان فراوانن بەڵام ئەمە سیاست و مانای سیاسەتە کە خەڵکی جیاواز و لایەنی جیاواز و پارتی سیاسی جیاوازت هەبن کە ڕوانینی جیاوازیان هەبێت و ڕێگەکانی کاری پێکەوەی بدۆزنەوە. پرۆسەی سیاسی لە عێراق بە پشێویەکی زۆردا تێپەڕیوە بەڵام لە هەمان کاتیشدا شتەکان دەشێت خراپتریش ببن وەک هەندێک کەس باسی دەکەن بەڵام بیرمان نەچێت هەڵبژاردن دەرفەتێک دەرەخسێنێت بۆ دۆزینەوەی ڕێگەیەک بۆ چارەسەرکردنێکی باشتر هەرچۆنێک بێت وەک قسەم لەسەر کرد مەترسیەکە بەرزتر دەبێت و خراپتریش دەبێت ئەگەر وەها نەکەن نامەوێت بڕیاری پێشوەخت بدەم لەسەر ئەوەی چی ڕوودەدات کاتێک هەڵبژاردن دەکرێت هەندێک ڕێبەری نوێ دێن و هەندێک هێزی نوێ و هەروەها کاریگەری نوێش دێتە ئاراوە هەر بۆیە دەتوانم بڵێم دەشێت ناڵم پێدەچێت کە عێراق بکەوێتە ڕەوشێکی باشترەوە ئەمە شتێکە بۆ خۆم هیوای بۆ دەخوازم هەرچەندە هزری شیکاری پێم دەڵێت پێ ناچێت وەها بێت بەڕای جەنابێت بۆ نمونە عەرەبی سوننە لە عێراقا متمانی ئەوە دەکا کە لە بەغدادا ببێتە خاوەنی دەسەڵات واز لەوە بێنە کە پۆستەکان بە ڕێکەوتنی سیاسی دابەشکراون بەڵام متمانەکەش پێویستە لە هەمان کاتە دەزانی لە ئێستادا پێناچێت بڕۆ متمانەیەکی زۆر هەبن لە بواری سیاسی عێراقدا بەڵام پێویستە بە ئاگاهیەوە قسە بکەم چونکە لێرە لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا زۆر متمانە بە سیاست نییە لەبەرەوەی پێویستە ئێمە لێرە لە ئەمریکا بە ئاگاهیەوە قسە لەسەر وڵاتانی تر بکەین جا بڵێ نەبوونی بڕوا و متمانە هەیە و ئەو نەبوونی بڕوا و متمانەیەش وەک هەموو ئاگادارن لە داوایەکی ئەم دوایی ئایەتوڵڵا عەلی سیستانیدا دەرکەوت تا دەنگ نەدرێت بە هەر کەسێک بێت کە بە شێوەیەکی شکست خوارد و بەشداری لە حکوومەتەکانی پێشتری عێراقدا کردووە ئەوەش دەبینین وەها دەردەکەوێت زۆرێک لە عێراقیەکان ڕێبەرایەتێکی نوێیان دەوێت و ڕێبەرایەتێکی کاریگەرتر بەڵام ئایا ئەم هەڵبژاردنە ئەم جۆرە ڕێبەرایەتیە بەرهەم دێنێت هێشتا وەڵامی ئەو پرسیارە بەکراوەی ماوت بەڵام چ متمانەیەک هەیە نوێنەرایەتێکی تازە لە عێراقدا بێتە ئاراوە بۆ خۆت دەزانی هەڵبژاردن بکرێ یان نەکرێت لە عێراقدا شیعەکان حکوومەت پێک دێنن پۆستی سەرۆک کۆمار بە پێ و ڕێکەوتنە سیاسیە بۆ کوردە سەرۆکی پەرلەمانیش بۆ عەرەبی سوننەیە کەواتە هەڵبژاردن چه گرنگیەکی دەمێنێ لێرەدا
بەڵێ هەڵبژاردن گرنگە لەو ڕوانگەیەوەی دەرفەتێکە بۆ ڕێبەرایەتیشی نوێ، بۆ هاوبەندی نوێ، بۆ ڕێخستنەوەی نوێ تاوەکو هێزە سیاسەکان پێکەوە بن. بەڵام عێراق کێشەی گەورەی هەیە. یەکێک لەوانە بەڕوونی و ئاشکرایی ئایندەی پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستانی عێراق و حکومەتی نێوەندیە لە بەغدا. دەنگدان لە ڕیفراندۆمدا و چۆنیەتی وەڵامدانەوەی حکومەتی عێراق بەڕوونی بووە مایی کێشەی ڕژد و هێشتا چارەسەر نەکراوە. هەر بۆیە پێویستە بپرسین ئایا هاوبەندی نوێ لە بەغدا بە شێوەیەک دەبێت کار لەگەڵ دەسەڵاتدارانی هەرێمی کوردستاندا بکات بۆ چارەسەرکردنی ئەو کێشانە؟ جا ئەمە پرسیارێکی جا بۆیە بەڵێ دان بەوە دادەنێم کێشەی گەورە و قورس هەن، بەڵام وەگێکێک کە بڕوان بە هەڵبژاردنە هیوا بڕاوم نابم. یەکی لە پرسیارەکانی تر ئەوەیە لەگەڵ ئەو کێشانەیە کە باست کردن وەکو سیاسی کێشەی گەندەڵی هەیە لە عێراقدا. پێت وایە نەکەر ئەم هەڵبژاردنەی مانگی 5 هەڵبژاردنەکانی دواتریش ئەمە بەشداریەکی هەبێت لە هەر هیچ نەبێ کەمکردنەوەی ئاستی ئەو گەندەڵیانەی کە لە عێراقان؟ بەڵێ پێم وایە دۆسیەکانی وەک گەندەڵی و فەرمانڕەوایەتیەکی کاریگەر کرۆکی ئەم ڕەوشن لە عێراقدا. پێم وایە لە هەموو هاوبەندیەکدا جا ئایا لە هەرێمی کوردستان بێت یان لە ناوچەکانی سونە ئاینزاکاندا یانیش ناوچەکانی شیعەکانیشدا هەستێک هەیە کە خەڵق دەخوازێت ڕابردوو ڕەت بکەنەوە، گەندەڵیەکانی پێشوو ڕەت بکەنەوە، حکومەتە ناکاریگەرەکانی ڕابردوو ڕەت بکەنەوە. ئەمەش ینی خەڵک هەوڵی ڕێگەیەکی نوێی بەرەو پێشون دەدەن، ڕێبەرایەتێکی نوێیان دەوێت. بەڵام ئایا ئەم هەڵبژاردنە ئەو خواستەی خەڵک دێنێتە دی هێشتا نازانرێت. باشە دەیڤد بەڕای جەنابێ بە پێداچوونەوەیەک بە ئەزمموی 15 ساڵەی ڕابردووی فەرمانڕەوایەتی عێراقیەکان خۆیاندا پێت وایە عێراق لە ڕێی هەڵبژاردنەوە بتوانێت جارێکی تر لەسەر پێی خۆی بوەستێتەوە؟ بەڵێ پێم وایە دەشێت و ئەمەش کەوتوتە سەر ئاستی بەشداریکردن لە هەڵبژاردنەکاندا. وەک پێشتریش ئاماژەم پێکرد ژمارەیەک داوا هەن بۆ بەشداری نەکردن لە هەڵبژاردندا. ئەگەر بەشداریکردن لە هەڵبژاردندا کەم بوو ئەوە ئەو حکومەتەی پاش هەڵبژاردن پێک دەهێنرێت شتێکی ئەو تۆ نابێت. جا بۆیە زۆر شت دەکەوێتە سەر ڕێژەی بەشداریکردن لەم هەڵبژاردنەدا و ئەو ڕەوایی حکومەتی نوێی پاش هەڵبژاردن دەیبێت. دەیڤد ئاماژە بە ڕێژەی بەشداریکردن کرد، ئەلبەتە ڕای جۆرا و جۆر هەیە لەسەر بەشداریکردن لە هەڵبژاردن یان نا. شیکەرەوە دەڵێن گۆڕانکاریەکانی پاش هەڵبژاردن دەکەوێتە سەر ڕێژەی بەشداری خەڵک لە دەنگداندا. بەڵام بۆ ئەم هەڵبژاردنەی مانگی 5 دابەشبوونێکی بەرچاو هەیە لە شەقامی عێراقیدا لەسەر ئەگەر و نەگەری بەشداریکردن لەم هەڵبژاردنە چاوەڕوانکراوەدا. بەش بە حاڵی خۆم بەشداری لە دەنگداندا ناکەم، هیچی وایەکم نەماوە، هیچ خێریان تیادا نبینم، چیمان لێ بینیون، نەخۆشخانەیەکیان دروست کردووە، ئایا شتێکی باشیان بۆ کردوین، هەر بەڕاستی هیچی وایەکم نییە پێیان، بەس بەڵکە ئەمە خوایە یەکێکی دەستپاک و باشیان تیا هەڵکەوێت تام ڕۆژە چاک بێت. گەشببینم بربژاری باش هەن و هیوادارم خزمەتی وڵاتەکە بکەن، هەر بۆیە دەنگ بە بربژارە باشەکان دەدەم بۆ هیوایە خزمەتمان بکەن و خزمەتی نەوە نوێیەکانمان بکەن. بۆ خۆم کابراایکی پیرم تەمەنم بەرەو کۆتایی دەڕات ما خزمەتی نەوەکانی تر بکەن، هەر بۆیە بەشداری لە هەڵبژاردندا دەکەم. دوو ڕای جیاوازمان گوێ لێ بوو، ینی خەڵک تووشی بێمتمانەیی بووە، دووچاری بێهیوایی بووە. بەڕای جەنابێت شەقامی عێراقی کاتێکە بەم شێوەیە دابەشە بێ پێت وایە هەڵبژاردن سەرکەوتوو بێ؟ بەڵێ ئەوە لەو دوو دیمەنە ڤیددیۆیەدا بینیمان هەردوو ئەگەرەکەمان نیشان دەدات ئەرێنی و نەرێنی. هەر بۆیە لە ئێستادا پرسیارێکی کراوەیە لەوەی کە خوێندوم نەتەوە و بەرگوێشم کەوتون کەس نازانێت ڕێژەی بەشداربوون چۆن دەبێت. بەڵام پێم وایە پێویستە ڕێژەی بەشداریکردن تا ئاستێکی باش بەرز بێت تا حکومەتێکی نوێی ڕەوایی هەبێت. ئەو جاش ئایا ئەنجامەکانی هەڵبژاردن چی لێ دەستەبەر دەکرێت؟ ئایا ڕێبەرانی پاش هەڵبژاردن هەندێک خەڵکی نوێیان تێدا دەبێت؟ هەر ئەوەندەش نا، بەڵکو ژمارەیەکی بەرچاو خەڵکی نوێیان تێدا بێت کە بتوانن بە متمانەوە ریفۆرم بکەن، ینی ئەوانەی بتوانن بەرەنگاری گەندەڵی ببنەوە، بتوانن حکومەتێکی کاریگەر پێک بهێنن. وەک پێشتر ئاماژەم پێکرد پەرۆشی بۆ گۆڕانکاری بە شێوەیەکی بەرچاو هەیە، چونکە بە باشی لە عێراق و پێکاتەکانی تێدەگەم. بەڵام پرسیارە گەورەکە هەر ئەوەیە ئایا ئەمە دەکرێت لەم هەڵبژاردنانەدا؟ پێم وایە ئەگەر ڕێژەی بەشداری زۆر بێت ئەوە ینی زۆر پێدەچێت ئەو
ئەو گۆڕانکاریە ببێت بە پێچەوانشەوە ئەگەر ڕێژەی بەشدارێکە کەم بوو ئەوە پێم وایە عێراق بە ئاراستی کێشە و ئاڵۆزی زیاتردا دەڕوات. بەڵام ئەم کێشەیە ینی لە عێراقدا هەر لەوەدا نەوەستاوە کە متمانەی خەڵک بێ بە ڕێبەرەکانیان یان متمانیان پێی نەبێ بە ڕێبەرەکانیان خەڵک لە ئاستێکدا ینی بەگشتی ئەگەر تەماشای ڕەوشەکە بکەین دەیوێت لەوەدا کە تەنانەت هەڵبژاردنیش ینی بە شتێکی زۆر لاوەکی سیر دەکەن نەک هەڵبژاردن وهالی بڕوانرێ کە پرۆسەیەکە و هەنگانوانێکی بەرەو پێشەوەیە. با پرسیارەکە بەو شێوەیە بکەین. یەکەم ڕێبەرانی عێراق چۆن نەتوانن ئەو متمانەیە بە گەلانی عێراق بدەنەوە. ئەم دیاردەیە هەر لە ناوەڕاست و باشووری عێراقدا نییە. تەنانەت لە هەرێمی کوردستانی عێراقیشدا خەڵکێکی زۆر بە ڕاشکاوی دەڵێن هەڵبژاردن بەیانەبێ هیچ گرنگ نییە. بەڵێ خەڵکەن هەڵبژاردن وەک چارەسەرێک دەبینن. پاش هەڵبژاردنەکانی یەکەم لە 2010 و 2014 بەڵێ خەڵکێکیش هەن بە دوودڵی و نیگەرانیەوە لە هەڵبژاردن دەڕوانن و بێزاریشن لی. ئەمە شتێکی دەگمەن نییە و بگوتێت هەر لە عێراق وهایە. نا لە ئەفغانستانیش خەڵک هەمان ڕەوشی هەیە. خەڵک نیگەرانن لەبارەی ئایندەی هەڵبژاردنەکانەوە. هەر بۆیە پێشم وایە شتێکی هاوبەشە لە نێو زۆر وڵاتدا. بەڵام من دەڵێم باشە ئۆڵتەرناتیڤەکە چییە؟ بەشداربوون بە ڕێژەیەکی کەم لە هەڵبژاردندا ینی بڕوابوونێکی کەم بە حکومت. ئەگەریش هەڵبژاردن نەکەیت ئەوە بەرەنجام لەلایەن کەسێکی بەهێزەوە فەرمانڕەوایەتی دەکرێت. ئاکامی ئەوەش زۆر خراپتر دەبێت. وەک گوتم هیوادارم شتەکان لە عێراق بەرەو باشتر بڕۆن. وەلێ ئاماژەکانی لەو وڵاتەوە دەردەچن بۆ من وەک شیکەرەوەیەک وەهام پێناڵێن. هێشتا چەند هەفتەیەک بۆ هەڵبژاردنەکان ماون. گەلانی عێراق دەتوانن لە ڕێی هەڵبژاردنەوە قسەی خۆیان بکەن و لە بیریشمان نەچێت دەشێت دەنگی نوێ هەڵببژێردرێن. هەر بۆیەشە لەم خاڵەوە دەخوازم لە پانتایی هیوادا بمێنمەوە. هەرچەندە ئاماژەکان پێم دەڵێن ڕەوشەکە بە ئاراستەی باشەکەدا ناڕوات. بەڕای جەنابە ئەمە چەندێک فاکتەرە لەم ڕۆژێکە لە شەقامی عێراقیدا هاتۆتە ئاراوە ئەوەی کە ڕێبەرانی عێراق ینی لە 2023 هەتا ئێستا لەبری ئەوەی کە خاوەنی ئەجەندایکی عێراقی بن خاوەندی ئەجەندای وڵاتانی ترن ئێران بنمونە تورکیا بنمونە عەرەبستانی سعودیە و وڵاتانی تری ناوچەکەش. دەزانی بەبێ هیچ گومانێک نەخشەی ناوچەکە لە گۆڕاندایە. زۆر کەس لەو بڕوایەدا بوون شکست پێهێنانی تێرۆریستانی دەوڵەتی ئیسلامی کێشەکان چارەسەر دەکات. بەڵام پێدەچێت کێشەی تری دروست کرد بێت. لە هەندێک باردا ڕۆڵی تورکەکان و هێرشەکانی ئەم دواییەی بۆ سەر سووریا ڕەوشی ناو ئێران کە ئەمیش پێدەچێت هێشتا بە چارەسەر نەکراوی مابێتەوە. هەنگاوەکان بۆ جۆرێک لە ڕیفۆرمکردن لە عەرەبستانی سعودیە لەگەڵ هاتنی ڕێبەرێکی نوێ لەوێ ینی ڕووداوێکی زۆر لەو ناوچەیەدا هەن. لە پەیوەندی بە عێراقیشەوە پێم وایە زۆر گرنگە عێراقیەکان سەنگی بخەنە سەر ئەوەی هێندەی بتوانن باشترین عێراق بۆ خۆیان بنیاد بنێن. ڕاستە ناتوانن ناوچەکە کۆنتترۆل بکەن بەڵام دەتوانن خۆیان کۆنتترۆل. شکستێنانی داعش ئەمە یەکێک بۆ لەو سەرکەوتنانەی کە عێراقیەکان شانازی پێوە دەکات. بەڵام شکستپێنانی داعش بەهۆی بەشداری هێزەکانی حەشدی شعبیەوە و پێدانی ڕۆڵ بە حەشدی شعبی لە پرۆسەی سیاسی عێراقدا ئەمە زیانە یا دەستکەوتە. جارێکی تریش ناتوانم پێشببینی بکەم ئایا باش دەبێت یان خراپ. بەڵام ئەوەی دەتوانم بیڵێم ئەوەیە لە لێدوان و ڕاگەیاندنی هەندێک لە ڕێبەرانی ئەو هێزە نوێیانە لەسەر بنچینەی ریفۆرمکردنە و دەڵێن دەیانەوێت حکومەتێکی باشتریان هەبێت. ئەگەر ئەوە ڕاست بێت و ئەو هەنگاوە بنێن ئەوە بێگومان شتێکی باش دەبێت. هەر چۆنێک بێت ئەوەی لایەنگرانیان دەیڵێن و کارەکانی ڕابردووشیان وەهایان کردووە نیگەران بم و بڵێم کاریگەریە گەورەکەیان لەسەر حکومەتی نوێ دەبنەمایی خراپتربوونی ڕەوشی ئاینزایی وڵاتەکە. هەروە گوتیشم هەوڵێکی زۆر دەدەم کە بڕیاری پێشوەختە نەدەم. بەڵام وەک ئاماژەکردنێک قسە بکەم لەسەر شیانی ئەوەی چی ڕوودەدات ئیتر بەڕاستی ئەرکە قورسەکە لەسەر شانی ئەوانەیە لە هەڵبژاردندا سەرکەوتن بەدەست دێنن و ئەوان بەرپرسیارەتیان لەسەرە بۆ بنیادنانی عێراقێکی باشتر و هیواداریشم بتوانن. هەرچەندە بۆ خۆم نیگەرانیم هەیە. ڕکابەریە گەورەکە ئێستا لە نێوان لایەنی فتح
ئەوەی کە هادل عامری سەرکردایەتی دەکا و هەروەها لایەنی نەسر یان لیستی نەسر کە حەیدەر عەبادی سەرۆکوەزیری ئێستا سەرۆکایەتی دەکا و ڕکابەریەکە ئێجگار توندە لە نێوانیاندا. بەڕای جەنابە عەبادی دەتوانێت زاڵ بێ بەسەر ئەو خواستانی کە هادل عامری هەیەی بۆ ئەوەی پرۆسی سیاسی عێراقیش بگرێتە دەست لە کاتێکا وەکو دەگوترێ ئەمە ینی باسکردنێکە کە عەبادی تەنانەت هەوڵی ئەوەدا لەژێر کاریگەریەکانی ئێرانیشا بێتە دەرێ. پێم وایە دەشێت وەها بێت، بەڵام دیسانەوە ئەمەش زیاتر دەکەوێتە سەر ئاستی بەشداربوون لە دەنگداندا. ئەگەر بەشداریکردن لە ئاستێکی نزمدا بوو ئەوە لایەنی فەتح و هێزە نوێیەکانی تریش لە ڕۆژێکی باشدا دەبن، چونکە باشتر خۆیان ڕێخستووە و ئامادەتریشن. ینی ئەگەر ڕێژەی بەشداری کەم بوو ئەوە ئەوان سەردەکەون، بەڵام ئەگەر لە ئاستێکی بەرزدا بوو ئەوە سەرۆکوەزیری ئێستا و ئەوانی تریش دەرفەتێکی باشتریان دەبێت. ئەوە ڕاستیەکە هەمووی کەوتۆتە سەر ئاستی ڕێژەی بەشداریکردن. بۆچی وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکایانی وەکو لە هەندێک لە میدیای ئەمریکیدا ئاماژەی پێدەکرێت دەڵێن حکوومەتی ئەمریکا لەگەڵەوەدایە کە گەڕێکی تری سەرۆکوەزیری بدرێتەوە بە حەیدەر عەبادی. بەڕای تۆ بۆ؟ بە بڕوای من حکوومەتی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا وریایە لەوەی لایەنگیری نەکات و ڕۆڵێکی بەرچاویشی نەبێت لە سیاسەتکردنی ناو عێراقدا. دەزانم زۆر جار دەنگۆ و راپۆرتەن کە لەوانەیە ڕاز نەبن سەبارەت بەوەی حکوومەتی ئەمریکا دەیکات. دەزانی بەداخەوە لە ئێستادا حکوومەتی ئەمریکا سەرنجەکانی لەسەر ئەو شتانەیە کە لێرە لە واشنگتن ڕوودەدەن و پێشم وان نییە واشنگتن ئەو جۆرە هەڵوێستەی هەبێت تا بگوترێت بە شێوەیەک لە شێوەکان هاوکاتی هەڵمەتەکانی ئەم هەڵبژاردنە پشتیوانی لەم یان ئەو لایەن بکات. بەڵام ئەگەر بژارەکە لە نێوان عامری و عەبادیدا بێ ئەمریکا بەپی ئەو سیاسەتەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بەتابەتیش کە لە عێراقدا هەیەتی کامیان هەڵەبژێرێ؟ پێم وایە هەڵوێستی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا لەگەڵ سەرکەوتووی هەڵبژاردنەکان دەبێت و هەوڵی کارکردن دەدات لەگەڵیدا تا ئەو حکوومەتە باشە بێتە ئارەوە. خەڵک دەناسم لە ناو حکوومەتی ئەمریکادا کە کاریان لەسەر ئەم بوارەیە. بڕوایان وایە کە عێراق پێویستی بە حکوومەتێکە ئاستی گەندەڵی تێیدا کەم بێت و چالاک و کاریگەرتریش بێت. چاویشان لەوەیە خەڵکانێک لە حکوومەتی نوێدا بن کە بتوانن ریفۆرم بکەن. دەگەڕێمەوە سەر قسەکانی پێشترم کە هێشتا زووە بڕیار بدەین چی ڕوودەدات لە کاتێکدا زۆر فاکتەر هەن دەبنەمایی کێشە. بەڵام هێشتاش پێم وایە هیوایەکەی و ژمارەیەک ڕێبەر لەم هەڵبژاردنەدا دەردەکەون. ئەمەش بەڕاستی کەوتۆتە سەر گەلی عێراق و پێویستە ئەوان لەم دەنگدانەدا بڕیاری خۆیان. بەڵام دەیڤێت هەڵبەتە ئەمەی کە تۆ باسیەکەی پێویستی بەوەیە کە دەنگ و ڕەنگی جیاواز بێنە ناو پرۆسەی سیاسی عێراقەوە. بەڵام لەسەر ئەوەش هاتنە ئارای یاخو هێنانە ئارای دەنگ و ڕەنگی جیا عێراقیەکان خۆیان ڕایەکی تریان هەیە. ململانێ سیاسیەکانی پێشتر و کارکردن بۆمانەوە لە دەسەڵاتدا دەشێ وەک عێراقیەکان خۆیان دەڵێن هیچ شتێکی لێ دەستەبەر نەکرێ تەنها ئایندەیەکی خراپتر نەبێت لە ئێستا. حتى الأسماء الجديدة المطروحة ضمن تەنانەت ناوەنیوەکانی بەشداری لەم هەڵبژاردنەدا دەکەن ماسی بچووکن و نەهەنگە گەورەکان خۆتیان دەدەن. ئەم نهنگانە ناوە ناسراوە گەورەکانن کە شەقامەکانیان تەنیوە تا هەڵبژاردن ببنەوە و سیاسەتە کۆنەکانیان پیادە بکەنەوە. ئەو سیاسەت و ڕەفتارانەی شەقامی عێراقیان بەو دەردەبردووە. ئەمەش هەرمن نییە بڕۆن لە زۆربەی خەڵک بپرسن. دەبینی دۆدڵی و بیزاریان هەیە لە هەڵبژاردن چونکە دەزانن هیچ ئەنجامێکی نییە و 4 ساڵ تاوە دەبێت و 4 ساڵی خراپترمان بۆ دێنن. ئەوە ڕای عێراقیەکە لە بەغدای پایتەختەوە ئاگاداری هەموو کێشە و ململانیەکانە. ڕێبەرانی عێراق خۆیان ینی وا پێمان دەڵێ وەکو لە ڤیددیۆکەشدا بینیمان خۆیان تەگەرن لە بەردەم هەموو بەرەو پێشچوونێکە. کەی عێراقیەکان دەگەنە ئەو جۆرە بیرکردنەوەی کە بەرژەوەندی وڵاتەکەی خۆیان لە پێش هەموو شتێکەوە دابنێن. Yes, what your speaker just now said
بەڵێ ئەو کەسەی ئێستا قسەی کرد ڕوانینێکە زۆر کەس لە عێراق هاوڕان لەگەڵیدا هیوا براون و تەنانەت هیوایەکی کەمیشیان بە ئایندە هەیە بەڵام پێم وایە هێشتاش هەڵبژاردن مایی هیوایە بۆ ئاکامێکی باشتر بەڵێ زۆر پێدەچێت شتەکان لە عێراق بەرەو خراپتر بڕۆن بەڵام هێشتاش شیان هەن شتەکان باشتر ببن دیسانەوە دەچمەوە سەر ئەوەی کێ بەرپرسیارە ئەمە کەوتوتە سەر عێراقیەکان ئەگەر بەشداریەکی زۆر هەبێت لە هەڵبژاردندا ئەوە ینی دەرفەتی زیاتر بۆ شەپۆلێکی خەڵکی نوێ بێنە ناوە و هەروەهاش بۆ هەبوونی ئاراستەیەکی نوێی سیاسی لەو وڵاتەدا ئەگەریش ڕێژەی بەشداریەکە کەم بوو وەک ئەو پیاوەی قسەی کرد و پێشببینی بەشداریەکی کەمی دەکرد ئەوە پێم وایە پێشببینیەکەی ڕاست دەردەچێت دەیڵێمەوە با بڕیاری پێشوەخت نەدەین هەڵبژاردن چەند هەفتەیەکی ماوە و بەرپرسیارەتی ڕاستەقینەکە لەسەر گەلی عێراقە و لەسەر ئەوانەی بستە سەر سندوقەکانی دەنگدان خۆ ئەگەر بایکۆتی هەڵبژاردن بکەن دەشزانم زۆر کەس داوای بەشداری نەکردن دەکەن لەم هەڵبژاردنەدا ئیتر دەرفەتەکان بۆ خراپتربوونی ڕەوشەکە زیاتر دەبن. ئەی ململانی نێوان ڕێبەرانی عراق خۆیان هەروەکو لە ڤیددیۆکەدا بینیمان ڕێبەرە کۆنەکان یان ناودارەکان ئەمانە وەکو نەهەنگیان لێ دێت و ئەوانەی کە دەیانەوێت دەرکەون و بێنە پێشەوە بۆ خزمەتکردنی وڵاتەکەیان وەکو ماسی دەخورێن ئەو ململانەیە لێرەدا چی لێ دێ جا ئەوە سیاستە سیاست بریتیا لە پێشبڕکیەکی ڕێکخراو کە دەخوازێت میکانزم و میتۆدی سیاسی تێدا بەکاربهێنێت وەک لە تونندوتیژی بۆ بڕیاردان لە ئایندەی وڵات بەڵێ پێشبڕکێ دەبێت بەڵام کەمێک بە دوو دڵیەوە دەڵێم تەنها ئەوانەی بە گرنگی دەمێننەوە لە پاش هەڵبژاردن ئەوانەی پێشوون ئەوانەی لە دەسەڵاتدا بوون دەگەڕێمەوە سەر داواکەی ئایەتوڵڵا سیستانی بۆ ڕێبەری نوێ کە هیچ پەیوەندێکی بەڕابردووە نەبێت ئەمە شتێکی زۆر قرس دەبێت بەڵام ئەگەر ژمارەیەکی گونجاو لە ڕێبەرانی نوێ هاتن ئەوە لەوانەیە ئەوان ببنە نەهەنگە نوێیەکان بەس بەڕای تۆ دەوێت ئەوە سیاسەتە کە دەکرێت یا پاراستنی بەرژەوەندی تاکە کەس و تاکەلایەنە لە عێراقدا دەکرێت ڕەوشێکی ئاوای دروست کردووە خەڵک تووشی بێهیوایی بێ لە هەموو ئەو سیستەمە سیاسیانی لە بارەیانەوە دەزانم خەڵک هەن سوودیان لە ڕابردوو وەرگرتووە ڕێبەرانی عێراقیش لە ماوەی 15 ساڵی ڕابردوودا زۆربیان سوودمەند بوون ئەوەش یەکێکە لە هۆکارەکانی ناڕەزایی خەڵک وەک ئەو عێراقی پێشتۆزێک قسەی لەسەر کرد منیش ئاگاداری ئەو شتانم هەرچۆنێک بێت هەمیشە دەرفەت هەیە هێزی نوێ بێتە پێشەوە کە کاری باشتر دەکەن ئێمە ناچار نین شتەکان بەرەو خراپتر و خراپتر و خراپتر بڕۆن لە ڕووی شیکاریەوە پێناچێت بەشداریەکی زۆر لەم هەڵبژاردنەدا بکرێت و شتەکان بەرەو باشتر بڕۆن هەر بۆیە جەخت دەکەمەوە لەوەی کەوتۆتە سەر عێراقیەکان تا بە ڕێژەیەکی زۆر بەشداری لە هەڵبژاردندا بکەن و خەڵکی نوێ بخەنەکایە سیاسەکەەوە واتە ئەوانی دەتوانن بە دوواداچوون بکەن لەسەر ئەوانی لە ڕابردوودا سوودمەند بوون و بەرژەوەندی خۆیان خستووە پێش بەرژەوەندی وڵاتەکەیان ئەمە شتێکە شیانی کردنی هەیە و هێشتا ئایندە دیار نەکراوە. باشە بەڕای جەناب لێرەدا شتێک هەیە پێی بگوترێ هاوسەنگە بۆ نمونە نوری مالکی هەتا سەرۆکوەزیری عێراق بوو سەرۆکوەزیر بوو دوایی پۆستی جێگری سەرۆکی عێراقی هەیە نوری مالکی کەسێکە خاوەنی هێزە خاوەنی دەسەڵاتە لەگەڵ کەسێکی نوێدا کە دێت دەیە بچێتە ناو پرۆسەی سیاسی عێراقەوە چه هاوسەنگیەک هەیە لێرەدا؟ بەڵێ کاتێک مالکی سەرۆک وەزیری عێراق بوو دەرکەوتنی داعشمان بینی و زۆر کەس لە عێراق هێشتاش لۆمەی دەکەن بەهۆی ئەو دروستبوونی داعشەوە و لەو بڕوایشدان کەم و کووری و کەم تەرخەمەکانی لە ڕێبەرایەتیدا هۆکار بووە ئاگادارم ئێستا دەڵێت کەسێکی نوێیە و هەڵوێستی نوێی هەیە و ڕوویەکی نوێی هەیە و دەتوانێت کاری باشتر بکات بەڵام شتی نوێتریش هەن وەک هاوپەیمانیەکەی نێوان ئەسەد و شیوعەکان زۆرشتی تریش کە نوێن لەم هەڵبژاردنەدا دەزانی عێراقیەکان دەتوانن ئەو ناڕەزایی بەرامبەر ڕێبەرانی پێشویان هەیەە بەکاری بهێنن بۆ هەڵبژاردننی ڕێبەرانی نوێ ئەگەر ئەوە بکەن ئەوە هیوایەک هەیە بە ئایندا خۆ ئەگەر نیان کرد و بەشداریکردن کەم بوو و نەهنگەکانی پێشوو بەردەوام بوون وەک ئەو پیاوە لە بەغداوە باسی کرد ئەوە شتەکان خراپتر دەبن و با چاوەڕوانیش بکەین بزانین عێراقیەکان بە دەنگەکانیان چ بڕیارێک دەدەن لە هەڵبژاردنەکەی مانگی 5دا.
هەڵبەتە ئەمە هەر تەنها بۆ دەنگدان نییە بە گشتیش پێکاتەکانیش لە عێراقدا نیگەرانیەکی زۆریان هەیە نەکرد لە هەڵبژاردن تەنانەت لە چۆنێتی بەڕێوەبردننی وڵاتەکەش لەلایەن بەغداوە. کورد ئەم جارە بە ژمارەیە لیستی جیاوازەوە بەشدارە لە هەڵبژاردنەکانی عێراق، بەڵام هێشتا وەک سیروان سیرینی بە چاوی واشنتنی وت لەوە ناچێ ئەم هەڵبژاردنەش شتێک لە دۆزی کورد بگۆڕێت. خراپتر دەبێت لەو ڕەوشەی پێشتر هەبوو، هەر بۆیە بە پلەی یەکەم پێویستە کورد یەکگرتوو بێت، لایەنەکان یان تاکە کەسەکانیش لەبری ئەوەی دژی حکوومەتی هەرێم ببنەوە پێویستە یەکگرتوو بن و یەک ئامانجیان هەبێت، ئەویش جێگیرکردنی مافەکانی کووردە بەپێی دەستوری عێراق. ئەگەر وەها بکەن ئەوە پەرەسەندنێکی باش دەبێت و ئەگەریش وەها نەکەن ئەوە جارێکی تریش زۆر خراپ دەبێت. دەیڤد کورد بەشداری لە هەڵبژاردننی عێراقا بکا بەڕای تۆ هەنگاوێکی گونجاوە بە ئاڕاستەیەکی باشدا یاخود لە پاش قەیرانەکانی لەگەڵ بەغدادا هەبوون کورد نەچێتە هەڵبژاردنەوە کامیان. بەشداریکردن لە هەڵبژاردندا باشترینە بۆ هەموو لایەنەکان کورد، شیعە، سنە، وەکوتم چەندێک بەشداری زیاتر بێت هێندەش هەڵبژاردننی نوێ ڕەوایی دەبێت. هەرێمی کوردستان نوێنەرانی دەبێت جا ئەگەر بە ڕێژەیەکی زۆریان کەم بەشداری بکەن لەم هەڵبژاردنەدا. هەرچەندێک ڕێژەی بەشداربوونی کورد زیاتر بێت ئەوان نوێنەرەکانیان قورساییەکی زیاتریان دەبێت لە پەرلەمانی عێراقدا. سەبارەت بە ئەگەر و نەگەری یەکگرتووی کوردیش ئەوە پرسێکە کورد خۆی بڕیاری لەسەر دەدات. لە ئێستادا لایەنی جیاواسن و لە پێشبڕکێی هەڵبژاردندان و ڕوانینەکانیشیان لە پێشبڕکێدان و ئایا ئەم هەڵبژاردنە دەبێتە مای یەکگرتووی کورد پرسیارەکە هێشتا کراوەیە. جارێکی تریش بە لە یادمان نەچێت خەڵک دەرفەتیان هەیە بۆ زیاتر کۆنتترۆلکردنی ئایندەی خۆیان. ئەگەر بە ڕێژەیەکی زۆر دەنگیاندا ئەوان نوێنەرەکانیان ڕەوایی زیاتریان دەبێت. ئەگەر بەشداریەکەش کەم بوو لە هەرێمی کوردستان و شوێنەکانی تری عێراقدا ئەوە هەڵبژاردن بەهایەکی کەمتری دەبێت و ئەگەری بەرەو خراپتر بوونی شتەکان زیاتر دەبن. لە 15 ساڵی ڕابردوودا کورد لە بەغدا چه دەستکەوتێکی هەبووە هەتا ئێستا بۆ 4 ساڵی ئایندە بە گەشتبینیەوە بە هیوا و بڕوانێتەوە 4 ساڵە. دەزانی ئەگەر سەیری ڕەوشی 15 ساڵ لەمەوبەری کورد بکەیت لە هەرێمی کوردستاندا بە بەراورد لەگەڵ ئێستادا بە گشتی ژیانی خەڵک باشترە ئێستا وەک لە 15 ساڵ لەمەوبەر. ئایا کێشە هەن؟ بەڵێ هەن. وەک کێشەکان لە هەندێک باردا زیاتر مەترسیدار بوون بە تایبەتیش لە پاش ڕێفراندۆمەوە لە ڕووی سیاسیەوە بەڵێ. بەڵام لە هەمان کاتدا دەستکەوتی گەورەش هەبوون لە هەرێمی کوردستاندا لە بوارەکانی پەروەردە و تەندروستی و بواری تریشدا. ڕاستی ئەوەی کێشە سیاسیەکان چارەسەر نەکراون ئەمە خۆی لە خۆیدا کێشەیە و پێویستی بە ڕێبەرایەتێکی کاریگەر هەیە، پێویستی بە ریفۆرم هەیە. بەڵام بەڕاستی پێم وایە ئەگەر سەیرێکی 15 ساڵی ڕابردوو بکەین زۆر شت بەدەست هاتوون لە هەرێمی کوردستاندا و بە تایبەتیش ئەگەر سەیری بەشەکانی تری عێراق بکەین ئەوە گەلی کورد شتی زۆریان هەیە تا شانازی پێوە بکەن. بەڵام من مەبەستی پرسیارەکەمەوە بوو لە بەغداوە. ئایا بۆ نمونە دەتوانرێت مافەکانی کورد بە تەواوەتی دابین کرێ؟ بەغدا دەتوانێت ژیانێکی پەرەسەندوو بۆ کورد دابین کە لە ڕێی نوێنەرانی کوردەوە بۆ هەرێمی کوردستان؟ بەڵێ پێم وایە بەرەو پێشچوون هەبووە لە ماوەی 15 ساڵی ڕابردوودا و ئەو بەرەو پێشچوونەش لە ئاکامی کارکردنەوە لەگەڵ حکوومەتی بەغدا هاتۆتە ئاراوە. لە هەموو شوێنێکی عێراقدا ئاستەنگی زۆر گەورە هەن، بەڵام پێکەوە کارکردن بەڕاستی پێویستە. چارەسەرکردنی کێشەکان لە ڕیزبەندی یەکەمدا بن لای ڕێبەرانی کورد و بەغداش. ئەم هەڵبژاردنەش دەواازەیەک دەڕەخسێنێت بۆ ئەو هەنگاوانە. پێشم وایە ئەگەر لە مەودایەکی درێژخایەندا لی بڕوانیت بۆ خەڵکی کوردستان کە دەزانم
دەزانم بە ڕێژەیەکی زۆر دەنگیاندا بۆ سربەخۆیی و لەوە شتێ دەگەم ئەوە ئامانجەکەیە بەڵام لە ژینگەی سیاسی ئێستادا ئەوەش ڕوون و ئاشکرایە کە پێویستە کاریگەرانە کار لەگەڵ بەشەکانی تری عێراقدا بکەن تا هەنگاوی بەرەو پێش بنێن بۆ ئایندەی نزیک بیرۆکەی جیابوونەوە لە عێراق بیرۆکەی جیابوونەوە لە سووریا یان لە ئێران قسان لەسەر کراوە و شیانن و وەلێ هۆکاریش بوون بۆ خوێنڕشتنێکی زۆر و قەیرانێکی زۆریش هەر بۆیە پێویستە وتوێژەکان لەسەر ئەم دۆسەیانە بخرێنە چوارچێوەیەکی سیاسیانەوە نەک چوارچێوەی قەیرانی چەکداری و تند و تیژیەوە. دەیڤد سوپاست دەکەم بۆ ئامادەبوونت لە بەرنامەی چاوی واشنگتن زۆر سپاس دەکەم. وەک زۆرێک لە شیکەرەوە جەختی لێ دەکەنەوە هەرچی چۆنێک بێ بەشداریکردن لە هەڵبژاردندا باشترە وەک لە بەشداری نەکردن. لە بەرنامەی داهاتووشماندا تەوەری کاریگەری زلهێزەکانی ناوچەکە دەکەینە بابەتی بەرنامەکەمان و تا ئەو کاتەش ڕێز و خۆشەویستی بەڵێن ساڵح پەسەند بفەرموو.